سلااوڕێز لەو ڤیددیۆیە باسی کتێبی خوێندن و چۆنیەتی داگرتنیان دابەزاندنی ئەو کتێبانە. ئەمن دەبی بزانم ماڵپەڕە سەرەکیەکە کامەیە، ئەوەی هەموو کتێبەکانی پۆلەکانی لە باخچەی منداڵان هەتا پەیمانگەکان لەوێ هەیە. بێگومان ماڵپەڕ زۆرە، بەڵام ئەوە ماڵپەڕی سەرەکیە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان. ماڵپەڕەکانیدی هەمویان لێرەوە هینایەتیان لە ماڵپەڕی خۆیان دانایە، ئەوجا هەیە دووسێ کتێبی دانایە، هەیە 10 دانایە، هەیە 20 دانایە، بەڵام ئەوە بە کەڵک نایە. هەموو کتێبەکان لێرە هەیە. کوو بچمە ئەو ماڵپەڕەی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان زۆر ئاسانە. دەچمە ماڵپەڕی گوگڵ دەکەمەوە، ئەوها ئەوجە لێرە بە لاتینی چ دەنووسم لێرە بۆ بەڕێوەبەرایەتی دەنووسم پیتی ب گشتی پیتی گ، ئەوجە پرۆگرامیش دەنووسم ئەوە تا هات بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام یەکەم کرتەی لەسەر ئێرە دەکەم. ئەوە ماڵپەڕەکەیە، کرتەیان کلیک، ئەوە هاتمە ئێرە ماڵپەڕەکەیتیان دیسان کرتە لێرە دەکەم، وەکو دەبینین ئەو هەنووسرا بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمانیەکان، کرتەی لێرە دەکەم و دێمە ماڵپەڕەکەی. زۆر کەس لە ماڵپەڕەکەی لێیان تێک دەچی و بگەڕێن، چونکە ڕەنگە یەکسەر بچن کرتەی لێرە بکەن نووسرا کتێبی خوێندن، بەڵام پێویست ناکە خوێندکاریژێ، یەکسەر وەرە خوارێ تۆزەک ئەوها تەواو لێرە ڕاوەستە کە گەیشتە پرۆگرامەکان. لێرە هەموو ئەو کتێبانەی کە هەیە لێرە هەیە، هەر لە باخچەی منداڵان هەتا بنەڕەتی بازنەی بنەڕەتی 1 و 2 و 3 و پۆلەکانی 10 هەتا 12. ئەوجا من نازانم ئایا بۆ وێنە خوێندنی خێرا چەند کتێب هەیە، من تەمەشای هەموم نەکردیە، چونکە تەنیا پێویستم بووە تەمەشای بازنەی 2 و 3 بکەم لەگەڵ ئامادەی ئەکادمی. بۆ وێنە دەمانەوێ تەمەشای بازنەی 2 بکەین، پۆلی 4 هەتا 6. زۆر ئاسانە، کرتە لێرە دەکەم، ئەوها کە کردم لەوێ کرد، ئەوە تا هات بنەڕەتی بازنەی 2 پۆلی 4 هەتا 6. ئایا بە کام زاراوەم دەوێ، سۆرانی یان بە زاراوەی بادینی یان پرۆگرامی ئینگلیزی، ئەوجە بزانە پرۆگرامی عەرەبی. بۆ وێنە ئەمن دەمەوێ پرۆگرامی زاراوەی بادینی پۆلی 4 کرتە لێرە دەکەم، کە کرتەم لەوێ کرد دێمە ئێرە تەمەشا دەکەم، ئەوە تا ئەو کتێبانە هەیە کامەم دەوێ دای بەزێنم. بۆ وێنە لێرە زانست بۆ هەمووان 2 دانەیە، بیرکاری 2 دانەیە، پەروەردەیە مەدەنی پۆلا 4 1 دانەیە، خواندنە کوردی زمانی کوردی یان بابەتی کۆمەڵایەتی یان پەروەردە ئێزیدیاتی پۆلا 4. بۆ وێنە لێرە دادەگرم. ئەگەر بمەوێ کتێبی ئینگلیزی سەنڕایز 2 دانێ لێرە دادەگرم، پەروەردەیە ئیسلامی لێرە دادەگرم. کاتە بۆ وێنە ئەمن دەمەوێ کوردیەکەی تەمەشاکەم، لێرە ئەوجا کلیک لەسەر ئەو تیرەی دەکەی، کلیک لەسەر کتێبەکەی دەکەی، هەر چێندەر کلیکت کرد بە جۆرەك لە جۆرەکان هەر ڕێگایەکەی دەبینیەوە. کتێبەکان هەمویان بە فایلی PDFن، واتە ئەگەرە تو باوەڕکەم ئەگەر مۆبایلت هەبوو کێشە و شتیوان نییە، بەڵام ڕەنگە کۆمپیوتەر هەبی، ڕەنگە پرۆگرامەکەت نەبی ئەو PDFی بخینیتەوە، ڕەنگە تو کتێبەکەی دادەگری نایبینی، ئەو جەوەت زانیە داگرتنەکەت هەڵەیە، داگرتنەکەت هەڵە نیە، بەڵکو پرۆگرامەکەت نییە
کتێبەکەی بخینیتەوە بە دیاری بخی کاتە پێویستە چارەسەری ئەو شتانە بکەی پرۆگرامەکەت هەبی PDF بخینیتەوە هەرچەندە هەموو کەسیش وابزانم ئێستا ئەو پرۆگرامانەی هەیە کە PDF دەخینیتەوە کاتە من ئێستا کلیک دەکەم لەسەر خواندنا کوردی بۆ پۆلاتچارێ ئەوها کە کلیک دەکەم بە گوێرەی چت هەیە ئەمن لێرە نووسرایە دای بگرەیان بیهینە بە گوێرەی ئەو زمانەی کۆمپیوتەرەکەی تو پێکار دەکا ئەمن کلیک لەسەر ئێرە دەکەم کە دای بگرە کە کلیکم لەسەر کرد ڕەنگە زۆر کەس نەزانن کتێبەکە دێتە چێ بە تایبەتی ئەگەر مۆبایل و شتیوان هەبوو کتێبەکە دێتە ئێرە ئەو تیرەی ئێرە کە بچم تەمەشاکەم دەبینم دوو کتێبم داگرتیە ئایا کامەیە ئەمن دەمەوێ ئەوەی ڕاستی بی لێرە ناشزانم بەڵام ئەگەرە من کردە لەسەر ئێرە بکەم ڕەنگە ئەوە بی ئەوە بوو ئەو کتێبەیە ئەو جا ئەتوو لێرە سەربەستی ناتەوێت کتێبەکەی دابگریە ناو کۆمپیوتەکەت تەوێت تەنیا بیخینەوە دەست پێ بکە بیخینەوە پەڕەکانی ئەوها یەک بە یەک هەڵدەوە وەکو دەبینن ئەگەر بتەوێت بچێ لاپەڕەیەکی ئەوها لێرە کلیک دەکەی هەتا بگێ لاپەڕە 46 بۆ وێنە یان لێرە کلیک دەکەی دەگێ لاپەڕە 64 هەمووی 96 لاپەڕەیە ئەگەر ویستیشم کتێبەکە هەمبی لە ناو مۆبایلی خۆم کلیک لێرە دەکەم و دایدەنێم لە جێیەک لە ئاپەک لە ئاپەکانی کە PDF دەخینیتەوە بە گوێرەی ئەوەی ئەتوو چ ئاپەکت هەیە ئەمە لێرە ئێستا کلیک بکەم دەچم لێرە تەمەشا دەکەم ئەوها لێرەی دادەنێم لەو نارنجیەی ئەو ئاپەم هەیە کە کتێبەکانی من دەخینیتەوە وابزانم ناوی iBooks یان بوکس بە گوێرەی چ جۆرە مۆبایلە چت هەیە ئەو جە کتێبەکە دێتە بەردەستم وەکو ئەوی وایە هەڵم گرتبی هەموو جارێ دەچم بەو ئاپەی کتێبەکەی دەکەمەوە بە هەمان شێوە کە پێشتر باسمان کرد ئەو جە ئەو کتێبە و بە سەدان کتێبی دیش هەیە لێرە لەو ماڵپەڕەی بێگومان خەڵکی دی زۆرن کە چوینە لەو ماڵپەڕی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان کتێبیان هینایە لە ماڵپەڕی خۆیان دانایە ئەو جە دەچن ڕیکلام بە ماڵپەڕی خۆیان دەکەن گوایە کتێبەکان لەوێوە دابەزێنن ئەوە بەڕای من ڕەنگە هەندێک جار ئاسانکاری بی بەڵام لامان کات سەر لێ شێواندنە چونکە ئەتوو هیچ کات ناتوانانی هەموو کتێبەکان دابگری چونکە جێیەکی زۆر زۆرت پێویست دەبی کاتە باشترین شتوایە ئەگەر بتەوە یارمەتی خوێندکاران و مامۆستایان بدەی باشترین شتوایە سەرچاوە سەرەکیەکەیان نیشان بدەی لە چی هەموو کتێبەکان هەنا نەک دووسێ کتێبی بینی و خەڵک بچی لە ماڵپەڕی تو کتێبەکان بینی بەڵام بێگومان هەموو کەس سەربەستە لە بیرکردنەوە و هەڵسوکەوت هیوادارم تۆزەک بتوانی بێتم لێرە ڕوونی کەمەوە چۆنیەتی داگرتنی هەموو دەتوانم بڵێم هەموویان ناچونکە ئەمن گەڕام بە دوای کتێبی دەنجی زمانی عەرەبی بۆ خوێندنی کوردی نەمدیتەوە بەڵام زۆر دەگمەنە ڕەنگە لە سەدا دەتوانم بڵێم 98 کتێبەکان لێرە هەبن کاتە لێرە ئەمن دێمە کۆتایی ئەو ڤیدیۆیە و هەتا ڤیدیۆیەکی دیکە هەر بشی